ئێرە ڕادیۆی دەنجیگەلە. ئەم کاتتان باش بیسەرانی ێژە لە ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنجیگەل بە یارمەتی هاوکارانم گەشتێکی هەواڵەکانتان پێشکەش دەکەین. دۆران کالکان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە لە میانی بەشداریکردن لە بەرنامەیەکی تایبەتی تەلەڤیزیۆنی میدیا هەباردا تیشتی خستە سەر سیستەمی پاکتاوی ئیمرالی و دیدارەکەی 23 تشرینی یەکەمی ئەم ساڵی عومەر ئۆجەلان لەگەڵ ڕێپەراپۆ ڕایگەیاند. تێکۆشان و فشار خستە سەر دەسەڵاتی ئاکەپە و مەهاپەوای کردووە ئەم چاوپێکەوتە ئەنجام بدرێ. ئەمەش نیشانیدا کە تێکۆشان بە تێکۆشان دەگەینە سەرکەوتن. بە تێکۆشان سیستەمی پاکتاوی و ئەشکەنجەی ئیمرالی تێک دەشکێندرێت. پێویستە لە دووەمی ساڵیادی جیهانی ئازادی بۆ ڕێبەراپۆدا ئەنجامی هەمیشەیی بەدی بهێنرێت و دەبێتە هۆی تێکۆشان و دەبێت تێکۆشان فراوان بکەین و لەو بارەوە بە هیچ بەڵێنێکی ساختە باوەڕ ناکەین. دۆڕان کالکان باسی لەوەش کرد گەلی کورد کۆمەڵکوژی و ئازارێکی زۆری چەشتووە. ڕایگەیان ئیدی گەلی کورد تەنها بە قسە باوەڕ ناکات. پێویستە ئەوەی دەوترێ جێبەجێش بکرێ کە ئەوەش تێکۆشانی ئازادی بۆ جەستەی ڕێبەر ئاپۆ چارەسەرکردنی پرسی کورد لەبارەی دۆخی سووریا و ڕوخانی ڕژێمی بەشار ئەسەدیشەوە دۆڕان کالکان وتی جۆڵانی سەرۆکی هەتەشە لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەدەوە وەک ئەردۆغان قسە دەکات. سیستەمی نوێی لۆکالی دەبێت کۆنەکان لەناو ببردرێت دەبێت کۆنەکان لەناو ببردرێن و نوێیەکان لەسەر ئاستی ناوەخۆیی دروست بکرێت. لە سووریادا ئیدارەیەکی ڕاگوزەر دروست بکرێت بەهۆی ئەوەی لە سووریا ناکۆکی زۆر پێکاتەی جیاجیە ئاینی و نەتەوەی مەزهەبی هەیە تەنها بە سیستەمێکی وەکو فیدرالی دەتوانن ئەو جیاوازیانە کۆ بکرێتەوە. هیچ ئەگەرێک نییە بۆ مانەوەی سیستەمی دژە دیموکراسی. دۆڕان کالکان ئاماژەی بە سیستەمی خۆبەڕێوەبەری و دیموکراتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا کرد و وتی لە ماوەی 12 ساڵدا لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریادا ئیدارەیەکی نوێ دامەزراوە. لە ڕاستیدا ڕێگەی خۆش کرد بۆ ئەوەی سووریا چۆن بەڕێوە ببردرێت. سیستەمێکی وایان دامەزراندووە کە بتواندرێت هەموو پێکاتەکان لە ناو خۆیدا کۆ بکاتەوە. گەل و پێکاتەکانی ئەو ناوچانە بە بەرخودان دەکەن و هەبوون و ئازادی خۆیان دەپارێزن. دەبارەی شەهیدکردنی هەردوو ڕۆژنامەنووس نازم داستان و جیهان بێلگینیشەوە دۆڕان کالکان ڕایگەیان. جیهان و نازم بوونەتە فیدایی حقیقەت بۆ ئەو ڕاستیە بۆ ئەوەی ڕاستیەکان بخەنە بەرچاو. هەموو ژیانی خۆیان لەو پێناوەدا بەخشی. ئێمە ئەوەمان لە شەڕ و ئەم دوایانشدا بینی. هەموو زانیاریەکان لەبارەی شەڕی منبەز و قەرق قۆچاغ و تشرین لە نازم و جیهان وەردەگرت. هەموو درۆنەکانی دەوڵەتی تورکیان ئاشکرا دەکوت بەو هۆیشە ڕاستەخۆ کرانە ئامانج. ئەمە تاوانێکە لەلایەن ئیدارەی ئەردۆغانەوە ئەنجام دەدرێ و 45 ساڵە هەوڵ لە دەنگی ڕاگەیاندنی ئازاد کب بکەن و نەیانتوانیوە و لەمە و دواش ناتوانن. دیمەنی تێکشکاندنی ئۆتۆمبیلی چەتەکان لە مینبەج بڵاو کرایەوە. شەڕەوانانی ئەنجومەنی سەربازی مینبەج لە باشوور و ڕۆژهەڵاتی مینبەج گورجی قورسیان لە چەتەکان وەشاند و ناوەندی ڕاگەیاندین ئەنجومەنی سەربازی منبەج دیمەنی چاڵاکی تێکشکانی ئۆتۆمبیلەکانی چەتەکانی بڵاو کردەوە. دواتر لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان لە ڕادیۆ دەنجیگەلەوە دەتوانن دیمەنەتەکان زیاتر ببینن. هێزەکانی سووریای دیموکرات هەدەسە پەیامێک ئاراستەی هاوڵاتیانی شارەداگیرکراوەکانی سەرەکانی و گرێسپی دەکات و ڕای دەگەێنێت. دەستمان بە پێشڕەوی کردووە ئێوەش خۆتان ئامادە بکەن. دەشلێن ئامادەکاریەکانمان تەواو کردووە بۆ ڕزگارکردنی تەواوی ناوچە داگیرکراوەکانمان. فەرماندەی هەدەسە لە ناوچەی فراد ڕایگەیاند بڵاوکراوەیەکی ڕاگەیاند لە ڕاگەیاندراوێکدا ڕایگەیاند
هێزەکانمان ئامادەکاری دەکەن ئۆپراسیۆنی تایبەت دژ بە خاکە داگیرکراوەکان ئەنجام بدەن. لەم ڕۆژەوە هەدەسە داوا لە دانیشتوانی ڕۆژئاوای کوردستان دەکات لە دەوری هێزەکان کۆ ببنەوە دەشڵێت بە دانیشتوانی گرێسپی و سەرەکانی دەڵێن کاتی ڕزگارکردنی ناوچەکانیە هاتبوو خۆتان ئامادە بکەن. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەدا هەدەسە دەڵێت داوا لە گروپە پەیوەنددارەکانی تورکیا لەو ناوچانە دەکەین هەرچی زۆر ناوچە داگیرکراوەکانمان بەجێ بێڵن و بگەڕێنەوە سەر ماڵ و عاڵی خۆیان. لە بەشێکی دیکە ڕاگەیاندراوەکەدا هاتووە داوا لە چەکدارانی گروپەکانی سەر بە تورکیا دەکەن بە زووترین کات سەرەکانی و گرێسپی بەجێ بێڵن بەڵێنیشمان داوە ڕێڕەوی ئارامیان بۆ ڕێڕەوێکی ئارام بۆ ڕۆیشتیان لە ناوچەکە دابین بکەین. لە کۆتایی ئەم ساڵیشدا وەکو دوا وادە بۆ چۆڵکردنی ئەو ناوچانە دیاری کراوە. هەروەها هێزەکانی سووریای دیموکرات ڕایانگەیان تورکیا ژیانی هاوڵاتیانی سووریای بەلاوە گرنگنیە وڵاتەکانی کردوتە کانگای تیرۆر بۆتە هۆی هەڕەشە بۆ سەر سووریا و دەیەوێت سوود لە دۆخەکەوە بێت تەواوی خاکی سووریا داگیر بکات. فەرات شامی بەڕێوەبەری ناوەندی ڕاگەیاندنەکانی هێزەکانی سووریای دیموکرات لە لێدوانێکدا بۆ کەناڵی سکای نیوزی عەرەبی ئامادەی هێزەکانی بۆ پەیوەستبوون بە سوپای نوێی سووریاوە دەربڕی دەشێت ئەمە پێویستی بە گفتوگۆی زیاترە. شامی لە چاپێکەوتنێکدا ئاماژەی بۆ ئەوە کرد ڕوبەڕووبوونەوەکانیان لەگەڵ گروپە چەکدارەکانی سەر بە تورکیا بۆ ماوەی 20 ڕۆژە بەردەوامە و جەختی لەوە کردەوە تورکیا هەوڵی کۆنتڕۆلکردنی زیاتری خاکی سووریا دەدات، بەڵام هێزەکانی سووریای دیموکرات وەکو بربەستێک لە بەردەم ئەم تەماعانەی تورکیا ڕێگرت. سەبارەت بە شاری منبەت شامی جەختی کردەوە کە هیچ ڕێکەوتنێک سەبارەت بۆ شارە نییە و لایانی ئەمریکاش پێداگیری لەسەر ئەوە دەکات ئەم ناوچانە دەبێ بەبێ لایەنی بمێننەوە. ناوبراو ڕەتی کردەوە هیچ پێشەلکارێک لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە ئەنجام درابێ و باسی لەوە کرد تورکیا لە ساڵی 2011ەوە بە هەمان بیان و دەهێنێتەوە. هەروەها وتی پیلانەکانی تورکیا هەر تەنها ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و ڕۆژئاوای کوردستان قەتیز نابێت. ئەنکەرە بۆشایی دەسەڵات لە دیمەشق بۆ فراوانکردنی نفوسی خۆی لە ناوچەکانی سووریا دەقۆزێتەوە. ئەمە سیاسەتێکی کۆنۆلیالیزمانێ و ناتوانرێت چاوپۆشی لێ بکرێت. سەرۆکی رووسیا ڕای دەگەێنێت لە سووریا پرسی کورد کێشەیەکی جدیە، دەبوایە لە سەردەمی بەشار ئەسەد چارەسەر بکرایە و هاوکات کورد بە جەنگاوەری ئازاناو دەبات. لە میانەی پێشکەشکردنی وتاری ساڵانەی خۆیدا پۆتین باسی لە دۆخی سووریا کرد و وتی دەبێت کێشەی کورد لە سووریا چارەسەر بکرێت، دەبوایە لە سەردەمی بەشار ئەسەدەوە چارەسەر بکرایە. بەوتەی سەرۆکی رووسیا پرسی کورد کێشەیەکی جدیە و کوردەکان کەسانی جدی و جەنگاوەری جدین. پۆتین باسی لەوەش کرد لە تورکیادا 10 ملیۆن کورد هەن، ژمارەیەکی زۆریان لە ئێران و عێراق دەژین. پۆتین پرسیار دەکات چۆن کورد لەوێ دەژین بێگومان وەڵامەکەی باشتر دەزانن، بەڵام لایەنی کەم 30 بۆ 35 ملیۆن کورد هەیە کە ئەمە ڕاستیە. هەر بەوتەی سەرۆکی رووسیا لە دوای جەنگی جیهانی یەکەمەوە بەڵێنی سربەخۆی بە کوردراوە، بەڵام ئەو کاتە فری و دران و فێڵیان لێکرا. دەستگای بنەماڵی شەهیدانی کەمپی شەهید ڕۆستەم جوودی مەقبول لە مەراسیمێکی یادکردنەوەدا بۆ ڕۆزیدا مێردین، ئامەد عەفرین، دلژین ئامەد، مەزلوم کۆچەر، سینان کەڤەر، ئارارەت تۆر هەڵدان بەڕێوە برد. لە کاتی هێرشەکانی داعش بۆ سەر مەخمور و لە دژی چەتەکان شەڕیان کردەوە، دواتر لە شوێن و کاتی جیاجیادا لە هەرێمەکانی پاراستنی میدیا شەهید بوونە. یادکردنەوەکە بە خوڵەکێک بێدەنگی بۆ ڕێزلێنان لە یادی شەهیدانی کوردستان دەستی پێکرد. دواتر هاوسەرۆکی دەستگای بنەماڵی شەهیدان مراد ئەنجوو قسەی کرد. مراد ئەنجوو لە سەرەتای قسەکانیدا یادی 6 شەهیدەکەی بەرز ڕاگرد و وتی ئێمە لێرە کۆبوونێتەوە لە سایەی ئەو پاکڕەوانەیە، دەبێت ئێمە وەکو
وەکو خەڵکی کەمپەکە تا کۆتایی لەسەر ڕێبازی هەواڵانی شەهید هەنگاو بنێن و پەرە بە تێکۆشانی ئەوان بدەین. وەکو ئێوەش دەزانن ئەمڕۆ لە مەتینە و ئاڤاشین لە زاب لە ڕۆژئاوای کوردستان ئەگەر بەرخودانێکی بێهاوتای لەو جۆرە بەڕێوە دەچێت ئەوە لە سای ئەو هەواڵە پاکڕەوانەیە وەکو خەڵکی کەمپەکەی ئێمە تا کۆتایی لەسەر هێلی ئەوان دەبێ هەنگاو بنێ. بەڵێن دەدەین تا ئازادی ڕێبەرایەتی کوردستان بەرخودانمان فراوان بکەین. دواتر وتارەکان بە بەڵگە فلیمێک لەسەر ژیان و تێکۆشانی هەر شەش شەهیدەکە ئامادەکرا بوو نمایشکرا. چالاکی ئێشەگیری لە دژی هێرشەکانی دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی سوپاینەتەوەی سووریا بۆ سەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لەسەر سنووری پرسوس ڕعا کۆبانی دەستی پێکرد لە ڕۆژی دووەمیدا بەردەوامە. چالاکی ئێشەگیری بە پێشەنگایەتی هەرێمە دیموکراتیەکان دەبەپا و پارتی یەکسانی دیموکراتی گەلان دەم پارتی و تەفگەری ژنانی ئازاد تەژەئا دەستی پێکرد. پەرلەمانتارانی دەم پارتی ڕەعا عومەر ئۆجەلان و فەرید شەنیەشار هاوسەرۆکی شارەوانی و گەلێک کەس بەشداری چالاکی ئێشەگیریەکە بوون. سەرەڕای ئاستەنگەکانی پۆلیس جەماوەر بەردەوام بوون لە ئێشەگیری خۆیان و بۆ ماوەیەکی زۆر بەردەوام بوون لە دواتر بە هەڵپەرکی و گۆرانی بەردەوامیان بە ئێشەگیریەکەیاندا. لە شوێنی ئێشەگیریەکەدا ڕاگەاندراوێک بڵاوکرایە. لە ڕاگەاندراوەکەدا پانکارت و دروشمی ڕۆژئاوا شەرەفمانە بە یەکەوە سەرکەوتن پێکەوە دەیان پارێزین هەڵگیرە. هاوکات وێنێ ڕۆژنامە نووس نازم داشتان و جیهان بلگین کە لە هێرشی ئاسمانی دەوڵەتی تورک شەهید کرابوو هەڵگیرا و هاوسەرۆکی دەبەپەی ڕەعا مەحموود ماناس جەختی لەوە کردەوە کە ئەوان خاوەنداریەتی لە کۆبانی دەکەن. هاوتەبێژی کۆمیسیۆنی یاسای دەمپارتی سڤیتسلیک ئەو ڕووداوانەی لە شەڕی ناوخۆیی سووریا ڕوویدا و بیرهێنایە وتی لە هەشتی کانونی یەکەم سەردەمێکی نوێ لە سووریا دەستی پێکرد. دەستێوەردانیان لە ئیرادەی خۆبەڕێوەبەری گەلانی سووریا کرد. ئەم دەستێوەردانانە دیموکراتی نین. دەستپێشخەری بۆ دیاریکردنی چارە نووسی خۆیان لە دەستی گەلانی سووریادا پێویستە هەمووان ڕێز لەم شتە بگرن. کۆمەڵێک ژن لە شاری دەربەسپی سەر بە کانتۆنی جەزیرە بەشداریان لە سەفەربەری خۆبەڕێوەبەری دیموکراتی هەرێمی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و هێزەکانی سووریای دیموکرات قەسەدە کرد. ژنانی دەربەسپی سەر بە کانتۆنی جەزیرە بەشداری سەفەربەریەکە بوون و ڕاگەیەندراوێکیان بڵاو کردەوە. لە ڕاگەیەندراوەکەدا هاتووە ژنان ڕای دەگەێنن لەسەر خاکی خۆیان و خەباتی خۆیان بۆ بەدەهێنانی دادپەروەری و دیموکراسی و دروستکردنی سووریایەکی هەمەچەشن بەرز ڕادەگرن. ئاماژەشیان بەوە کرد بە مەبەستی پاراستی شار و شارۆچکە و گوندەکانیان بە پێی شەڕی گەلی شۆڕژگێری خۆیان ڕێکخستووە. هاوکات داوایان لە سەرجەم دانیشتوان کرد بۆ بەدیهێنانی ئازادی و مافەڕاواکانیان زیاتر بەرخودان بکەن. امجي حاضرن قوام بشكريا قصدا خبكن يبكي يبجي فارستنا روج آبا باكور رجلات سوري ام حاضرن وكجن ام سلاح راكن لهمبري دولة دجمن فاشيست ام هنه ام جن سراخا خونه ام سرخا خبن حتى داوي بشكريا قصدا خبكن شو قوة عسكرية قول سراخي جيان دكن بشكريا وان دكن تكس نقار إرادة ما بشكينه حتى قوام هبن ونقطة خوين دلاشي مذهبه أم جدو فيدو زيبنا قرن حتى قوام بقيجن آزادية أخوة آزادية أم دخوازن سوريك آزاد سوريك ديمقراط جبو حمو مكوني قد نابد الشيان دكن كردن عربن سريانن شركسن
چه انسانی گوهن سر به آخه دوزا مافی خود کن ام جی وکشن دوزا مافی خود کن ام پشگیری خود دن یپکا خواه و قصدا خواه و یپجی قوات آمنی عسکری ام حتی داوی بیپجا خورانه ام وکشن چیش ما بخواستن جبو پاراستنا جواکا ما جبو پاراستنا گندواری ما جبو پاراستنا نحیا ما چه کومینه گوهنه نها ام دنا پاراستنه دانه و حتی دقا داویجی امی برخوا بدن دی سوریا که نهده سوریا که دموقراط آگو جن دیده وقت مافی خود ورده بجیده که امشی دیز دی داوی دبیجن ام حتی گونه قطع خوین دلاشی مذهبه ام جدو شربانی خوابنا گرن ام جدو شهید خوابنا گرن ام دبیجن بجی برخدانا روشابا بجی برخدانا قصده بجی برخدانا یپجه بجی برخدانا یپکی فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان بۆ تورکیا ڕۆژنامەنووسان ئازاد بکەن. لە 21 کانونی یەکەمی ئەم ساڵ ڕۆژنامەنووسان ویستیان لە ئەستەمبۆڵ تیرۆرکردنی هاوپیشەکانیان نازم داشتان و جیهان بەلگین شەرمەزار بکەن کە لەلایەن دەوڵەتی تورکەوە کرابوونە ئامانج. لە چاڵاکێکەدا ڕۆژنامەنووسان گوڵستان، دۆرسون، خەیری تونج، ئەنەس سەرگین، عوسمان ئاکین، جان پالالا، جان پیلا، پنارگاب، سەرپێل ئۆران ئەشکەنجە دراون و دەستگیر کراون. فدراسیۆنی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسان IFJ ناڕەزایەتی بەرامبەر بە دەستگیرکردنی ئەو حوت ڕۆژنامەنووسە نیشاندا و لەو بارەیەوە ڕایگەیاند. دوای تیرۆرکردنی ڕۆژنامەنووسانی کورد نازم داشتان و جیهان بەلگین لە باکوور و ڕۆژهەڵاتی سووریا لە 21 کانونی یەکەمی ئەم ساڵدا چالاکی ناڕەزایی ئەنجام درراوە لایەنی کەم حوت ڕۆژنامەنووس دەستگیر کراون. داوا لە کاربەدەستانی دەکەین دەست بەجێ ئەو کەسانە ئازاد بکەن. ڕۆژنامەی واشنتۆن پۆست بڵاوی کردەوە لە ماوەی 14 ساڵ شەڕی ناوخۆی سووریادا بوونی دەیان گروپ و شەڕی بەردەوام وای کردووە 66 گۆڕی بە کۆمەڵ لە سەرتاسەری ئەو وڵاتەدا هەبێت. ڕۆژنامەی واشنتۆن پۆستی ئەمریکی سەبارەت بە بوونی دەیان گۆڕی بە کۆمەڵ لە سووریا بەهۆی شەڕی ناوخۆی سووریا راپۆرتێکی بڵاو کردەوە. لە راپۆرتەکەدا کەسێک بەناوی فایز عەسنی تەمەنی 55 ساڵە بۆ ڕۆژنامەکەدا دوێت و دەڵێت ماوەی چەندین ساڵە ئەو کەسانەی لە سووریادا بەهۆی شەڕەکانەوە کوژراون و بە کۆمەڵ دەیان خەنە ناو چاڵێکەوە. فایز عەسەن دەشڵێت پێشتر پاکەرەوە بووم لە یەکێک لە گەڕەکەکانی باکووری دیمەشق. ناچار بووم تەرمەکان لە بارهەڵگرە سەربازەکاندا بەزێنم بۆ ناو گۆڕە بە کۆمەڵەکان. ڕۆژنامەکە بڵاوی کردەوە ئەو شوێنەی فایز عەسەن بۆ ماوەی 3 ساڵ لە دوای ساڵی 2014ەوە کاری تیادا کردووە یەکێکە لەو 19 گۆڕە بە کۆمەڵانەی کە لەلایەن کارمەندانی بەرگری شارستانی و ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە دەستنیشان کراون. کۆمیسیۆنی نێودەوڵەتی بۆ ونبووەکان مەزندە دەکات 66 شوێنی هاوشێوە لە سەرانسەری سووریا هەبن کە ڕژێمی ئەسەد لە کاتی شەڕی ناوخۆدا هەوڵیدا و کوشتاری بە کۆمەڵی نایارەکانیان لە جیهان بشارێتەوە کە نزیکەی 14 ساڵی خەیاند. لە کاتی هەڵدانەوەی ئەم گۆڕانە لەوانەیە چارەنووسی زیاتر لە 150,000 کەس ئاشکرا بێت لە کاتی شەڕەکان دیار نەماون. هەواڵەکانمان پێشکەشکردن هەر بمێنن لە خۆشی.